بارزانی به سردانکی گشت باجر سلیمانی و پشترال بارگه لقاچاری پارتی دموکراتا کردستان دگل کادرو اندام پارتی جویا د جوین دا مسرور بارزانی بالکشان د سرگرینگی هلبجارتنا پارلمنت و هروها دا خاص آلیگرو اندام پارتی دموکراتا کردستان اکر با آکم مدنی و دموکراسی بانگشه هلبجارتنی جولی 310 پارتی دموکراتا کردستان و بربجار نیوب کنو پیگیری رنمایو یاسین کمیسیون بلنده سربخواه هلبجارتنا بن. لسردانێکیدا بۆ شاری سلەیمانی بەڕێز مەسرور بارزانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە هۆڵی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کادر و ئەندامانی سنووری هەردوو لقی 4 و 21 پارتی دیموکراتی کوردستان کۆبەوە. سەرەتای کۆبوونەوەکە هەڵە ئەحمەد کوردە لێپرسراوی لقی 4 بەناوی کادر و ئەندامان و دۆست و هەوادارانی پارتیەوە بەگەرمی بە خێراتنی بەڕێزیانەی کرد بۆ شاری سلەیمانی و لە نزیکەوە دانیشتن و کۆبوونەوەی لەگەڵ کادر و ئەندامانی پارتی لەم سنوورەدا کرد. پاشان بەڕێز مەسرور بارزانی خۆشحاڵی خۆی دەربڕی کە بۆ جارێکی دیکەش هاتۆتەوە شاری سلێمانی و لە نزیکەوە چاوی بە کادر و ئەندامانی پارتی دەکەوێت لەم سنوورەدا. زۆر خوشحاڵم کە جارێکی تریش توانیم لە نزیکەوە بێمە خزمەتیەوە و لێرەشەوە بە خێراتنی هەمووتانەکەم و زۆر سپاستانەکەم کە ئامادە بوون بۆ ئەوەی لێرە پێکەوە ئێمڕۆ دەست بکەین بە کەمپەینی ئەم هەڵبژاردنانە کە زۆر چارەنووسسازە بە نسبەت وڵات و بە تایبەتی بە نسبەت پارتیمان. لە تەوەرێکی دیکەدا مەسرور بارزانی باسی لە ڕۆڵی گرنگی پارتی کرد لە بەدەستهێنان و پاراستنی مافەکانی کورد لە هەرێمی کوردستاندا. هەندێک هۆکار هەبوون کە ئەو هۆکارانە وای کرد حزبێکی سیاسی قەوەرەی پارتی دروست ببێت و بەردەوام بێت لە خەبات. لە ئێستاوە کە سەیرەکەین ئەو هەموو ئەو ئامانجانە هێشتا نەهاتوونەتە دی کەواتە مانەوەی پارتی و پێشکەوتن و سەرخستنی لیستی پارتی زەرورەتێکە بۆ نەتەوەکەمان و ئەو هۆکارانەی کە بوونە هۆی پێکێنان و دروستبوونی پارتیش ئەوانیش هێشتا زۆریان ماوە. ئێمە کە سەیرەکەین پارتی لە سەرەتاوە دروست بوو بۆ ئەوەی بەرگری لە پێناسەی نەتەوەیەک بکە، بۆ ئەوەی بەرگری لە مانەوەی نەتەوەیەک بکە، بۆ ئەوەی ئەو خەڵکی ئێمە کە دابەش کران و هەر یەکە کەوتە خوشبنێک و شوێنێک بیان گەینێتەوە یەک و وەکو نەتەوەیەک خۆی بناسێت و بەرامبەر بە هەموو تەحەدیات و هەموو ئەو هەڕەشە و مەترسیانەی کە ڕوبەڕووی گەلی کوردستان بوونەوە ببێتەوە. ئێستاش ئەو مەترسیانە ماون، ئێستاش ئەو هۆکارانە هەرماون و ئێستاش ئەو ئامانجە بەدی نەهاتوانەی گەلەکەمان هێشتا ماون و چاوەڕێین بە ڕێگای پارتی ئینشاءڵڵا بتوانین ئەوانش بەدی بێنین. لەبەرەوە ئاڵێن پێویستە خەبات بکەین و هەوڵ بدەین و دەنگ بۆ پارتی کۆبکەینەوە بۆ ئەوەی پارتی لە لووتکەی دەستهەڵاتە بتوانێت ئەو ئامانجانە بەدی بێنین. سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵمەتەکانی هەڵبژاردن و پرۆسەی دەنگدان مەسرور بارزانی وتی دەبێت ئەندام و هەوادارانی پارتی پابەندی یاسا بن و ڕێز لە هەوادارانی لایەنەکانی دیکەش بگرن و هەوڵ بدەن لە کاتی پێویستدا ئەوانیش بپارێزرێن. دەربارەی ڕۆڵی ئافرەتانیش باسی هەبوو کە ئافرەتان ڕۆڵ و گرنگیان هەیە لە سەرکەوتنی پارتیدا، هەروەک چۆن لە سەردەمی پێشمەرگایەتیدا ڕۆڵی گرنگیان هەبوو ئەگەر ئەوان نەبوونایە پێشمەرگەکان نەیان دەتوانی بەردەوام بن لە خەباتدا. داوام لە خوشکانی بەڕێز هەیە، دایک و خوشکانی بەڕێز کە ئەتوانن بە حەقیقەت تەواوی هەڵبژاردنەکە بگۆڕن. ئەوانە ئەتوانن ئەگەر ئێمە پێمان بکرێ و داوان لێ بکەین و بێن بۆ سندوقی دەنگدان داوان لێەکەین بەشداریەکی کارا بکەن و دەنگ بدەن بۆ پارتی، چونکە ئێمە خۆمان بە خزمەتکاری هەموو گەلی کوردستان ئەزانین، بەڵام لە هەمان کاتیشە ئەزانین کە مەسەلەی دایک و خوشک چەند قەدر و قیمەتیان هەیە لە بەتایبەتی مێژووی پارتی. هیچ پێشمەرگەیەک لە پارتی نەی ئەتوانی ئەو قوربانیە بدا ماڵەکەی بەجێبێڵی، مناڵەکانی بەجێبێڵی ئەگەر دایکێک یا خوشکێکیان هاوسەرێکی لە ماڵ بەجێ نەهێشت بێ خزمەتی ماڵ و کەس و کارەکەی بکە. هەموو ئافرەتێک لەم وڵاتە بەقەت پێشمەرگەیەک بەقەت خەباتکارێک حەقی هەیە لەم وڵاتە.
و مافی خۆیان ئێمەمانەوێ دادپەروەری کۆمەڵاتی کە ئەڵێن تەنیا بۆ چوینە توێژنیە مەسەلا بۆ هەموو تاگێکی ئەم وڵاتە ئەمانەوێ دادپەروەری کۆمەڵاتی هەبێ و هیچ شتێکیش لەوە بە دادپەروەرتر نازانم کە مافی ئافرەت بە هەموو شێوازێک بپارێزرێ و بێتە ینی جێبەجێ بکرێ. دەربارەی گەنجانیش باسی لەوە هەبوو گەنجان و لاوان هێزی ئێستا و ئایندەن و دەبێت پشت و پەنای پارتی بن لە هەڵبژاردندا چونکە پارتی زامنی ئێستا و ئایندەیانە. گەنجەکان بەنسبەت ئێمە نەک تەنیا دوا ڕۆژی گەلەکەمانن هێزی ئێستای گەلەکەمانە. گەنجەکان حەلەقەی دوێنێ و سبەی وڵاتەکەمانە پەیوەندی مێژوو ئایندەی وڵاتەکەمان لە دەستی گەنجەکانمانە. من داوا لێیانەکەم وەکو خوشک و برای خۆم ڕاستە ئێوە لەوانەیە تومەحاتتان هەبێ داواکاریتان هەبێ هەر یەکێک لە ئێوە بیر لەوە بکاتەوە بۆ من وەکو تاک چی تێدایە من بۆ دەنگ بدەم پێشەوەی بیر لە خۆت بکەیتەوە بیر لەوە بکەرەوە ئەگەر هەمومان هەبین هەموو شتیشمان هەبێ بەڵام وڵاتێکی سەربەرزمان نەبێ ئاشتی و ئازادی و ئاوەدانیمان نەبێ خۆمان ئەتوانین چی بکەین کەواتە ئەوەی لە خۆمان خۆشەویسترە وڵاتەکەمانە ئەبێ دەنگ بدەین بەلایەنێک کە بتوانێ وڵاتەکەمان بۆ پارێزێ کە بتوانێ بەرەو لووتکەی سەرکەوتن بمان بە و هەموو ئاوات و هەموو ئەو تومەحاتانێک کە هەشمانە لەم چوارچێوە ئێمە ئەتوانین دابینی بکەین. من وەکو تاکێک ئەمەوێ دەنگ بدەم بەم پارتە بە پارتی دیموکراتی کوردستان چونکە دڵنیام لە داهاتووی خۆم دڵنیام لە سەروەت و سامانی خۆم دڵنیام لە کەرامەت و ژیانی خۆم و اینجا تومەحاتی من دێ دەستکەوتەکانی من دێ وەکو گەنجێک ئەمەوێ ئەمەم هەبێ دەستکەوتی وام هەبێ سەرکەوتوو بم خوێندنم تەواوکەم ئەمە هەمووی لە جێ خۆی وە پارتی بە دڵنیایەوە لە خزمەتی هەموو گەنجەکانی وڵاتە کەشماندا دەبێت. لە کۆتاییشدا مژدەی ئەوەی بە ئامادەبوواندا کە ئاهەنگی سەرکەوتنی پارتی لە شاری سلەیمانی ساز دەکرێت. ئینشەڵڵا سەرکەوتوو شەبین و لە دوای هەڵبژاردنیشی ئینشەڵڵا شایی سەرکەوتن لەم شارە خۆشەویستە گێڕین. هێوی هیوا